لا هەرچیەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و جیهان بە دڵنیاییەوە دراوێکی ئەلکترۆنی پای خراە بازاری دراوە ئەلکترۆنیەکانەوە وەکو خۆیان ئەڵێن لیست کرا بێگومان دەمێکە ئەم دراوە وەکو ئەپێکی دیاریکراو هەیە ئەوانەی کە هەیە نازانن چۆن بەکاریەهێنن با بڵێن نێتۆرکێکە یان شتێکی لەو بابەتەیە خۆت ڕۆژانەیەک جارت کردەوە کلیکێ کرد لە سەرە کردیان شتێک لەو بابەتە بە هەر حاڵ ئێستا بووە بە دراوێکی ئەلکترۆنی وە لە بازاڕەکانی جیهانە و لە هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە مامەڵی پێواکرێت دراوی ئەلکترۆنی زۆرن بەڵام پای ئەمڕۆکە لیست کراخرای بازاری دراوە ئەلکترۆنیەکانە و لە هەرێمی کوردستان دەگدانەوەی زۆری هەبوو خەڵکێکی زۆری مەشغوڵ کرد بە پێم وابێ بە $2 دەستی پێکرد بەڵام وردە نرخەکەی دابۆزی بزانین ئەم دەستپێکەی بە لیستکردنەکە بە ئەلکترۆنی با بڵێن خستنی پای بۆ بازار دراوی ئەلکترۆنی وەکو پێشبینیەکان بوو و پێشبینیەکان بۆ داهاتووی ئەم دراوە ڕاستیەکەی چۆنە بێ ئەوانەی پایان هەیە با بڵێن مامەڵەکاری تاکن تەنها بۆ خۆیان کڕویانە و ئیترچوزانم قازانجێکی دیاریکراویانەوێ ئەوان چۆن مامەڵە بکەن ئەوانەی دیکە کە مامەڵەکاری با بڵێن گەورەترن پارەی زۆرتریان خستۆتە دراوە ئەلکترۆنیەکەەوە ئەوان پێشبینی چیەکەن و چۆن با بڵێن مامەڵە بە دراوەکەەوە بکەن سەیفیان مامەڵەیەکی گونجا و پارێزرا و بە دراوی ئەلکترۆنی بە تایبەت بە پای چۆنە تۆ پایت هەیەیان دراوی ئەلکترۆنی دیکەت هەیە چۆن مامەڵی پێوە بکەی بۆی ڕاستەکەی پارەکەت پارێزرا و بێ هەندێک جار قسەی دیاریکراو لەبارەی بردننی پارەوە لە هەرمی کورسان هەیە کە ئەوەش بەشێکە بێت لە قسەکانی ئەم شەوتەوەری گفتگوی ئەم شەومە بێ ئەوەی کە چەند $1,000,000 ڕاستیەکەی چەند جارێک لە هەرمی کورسان براوە ئەمە بۆ دراوی ئەلکترۆنیش بە هەمان شێوە هەیە نییە چۆن خۆمان لەم پرسانە بپارێزین بۆی ئەم شەو هەم مەسلەی پای دراوی ئەلکترۆنی بەگشتی و دواتریش پرسی بردننی پارەی خەڵک لە هەرێمی کورسان وەکو جۆرێک لە دیاردەی لێ هاتووە هەردووکیان باسەکەم بۆ تەوەری یەکەم مەسلەی پای مامۆستا سامان ئەحمەد توێژەری ئابووری بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە زووم لەگەڵمانن مامۆستا بەخێر بیت لە هەولێری شەوە هونەر هێز شارەزایی مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی بە دیاریکراویش بە دراوی پای ئەویش لە هەولێرەوە میوانە کاک هونەر ئێوەش بەخێر بێن هیوادارم زۆر باش بن مامۆستا سامان من ڕخسەت لە ئێوە فەرمووم لە کاکوونەرەوە دەست پێەکەم یەکێکە لە مامەڵەکارەکان ئەمڕۆ تەسەوڕەکەم لای ئەوان سەریان قاڵ بوو بێ بازار گەرم بوو بێ کاکوونەر دەستپێکی بەلیستکردن یانەوەی کە پای خراە بازاری ئەلکترۆنیەوە چۆن بوو چۆن بینیتان زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو بۆ بینەرانی زووم مەمنون ئەوەی ڕاستی بێ بۆ ئێمە جێگای خۆشحاڵی زۆر بوو و هەروەها ڕۆژێکی مێژووی بوو بێ ئەمە دوای ئەوەی کە ئێمە بۆ ماوەی 5 ساڵ بەردەوام بوون لە ماینێکردن بەبێ وچان بەبێ ماندووبوون بەبێ دابڕان هەوڵماندا ئەپلیکیشنەکە بەکاربێنین لە ئەپلیکیشنێکی سادە لە خەونێکی بچووک ئێستا خۆمانە بینەوە لە ئەکسچێنجەکان و بە تایبەتی لەنەوە ئەکسچێنجەکانیش OKX ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورەیە لەبەرەوەی پای نێتوەرک جیامان ئەکاتەوە لە تەواوی دراوەکانی تر کە پێویست دەکات تۆ لە ناو بازارە دارەیەکان بیکڕیت بەڵام ئەمەیان بە هەوڵ و ماندووبوون و تەقەلای خۆتەوە دراوەکە کۆ ئەەکەیتەوە دوجار نەتیجەکەی وەیە کە ئەمڕۆ ئەیبینین لە $2.20 دەستی پێکرد ئەتوانین قازانجێکی گەوری تیا بکەن بەهەرحاڵ ئەوەی جێگەی خۆشحاڵی منە ئەوەیە کە خەڵکێکی زۆر سەدان هەزار هاو نیشتیمانی لە هەرێمی کوردستان توانیان مستەفید بن سوودمەند بن لەم دراوە بۆ من جێگەی شانازی گەورەیە بەڵام باش کاک هونەر ئێستا ئەوە نەما مەسەلەن کلیکەکە بکەی ئەپەکە بکەیتەوە یان نازانم چی تەواو بوو بە درایکی ئەلکترۆنی و تۆ لە بازارە مامەڵی پێواکەی یان چی ئەپەکە ماوە چۆن مامەڵاکەی من نیمە بۆی ئەم پرسیارە ناکەم ڕاستیەکەی بەڵێ زۆر باشە لە ڕاستیدا ئەپلیکیشنەکە ماوە هیچ کێشەیەکی نییە بەڵام ڕێیتی ماینینگکردن تێیدا کەمە ڕێیتی ماینینگکردنەکە پشتە بەستێ بەوەی کە تۆ چەند کەس لەسەر کۆدی خۆت داخڵەکەیت و ڕۆژانە ئایا بەردەوامە بیت یاخودنە بەڵام لە ئێستادا خۆمان نەزانین ئێمە هەڵڤینگمان هەیە لە دراوە ئەلکترۆنیەکان
بۆی قیمەت و بەهای دراوەکە بە شێویی هەمیشەی بمێنێتەوە لە بەرزیدا بمێنێتەوە هاڵڤینگ ڕوەدا چەند هاڵڤینگێک لە پاینێتوەرێک ڕووی داوە ئەتوانی ماینینگی خۆت بەردەوام بکەیت بەڵام ڕێژێکی زۆر کەمت پێدا کە لە ئێستادا 0.0047 واتە 0.0047 لە ساعتێکدا وەریداگرین ئەپلیکیشنەکە بەردەوامی هەیە بەڵام ئەمڕۆ ئێمە چوینە ناو بازارە داراییەکان چوینە ناو ئێکسچێنجە جیهانیەکان وەکو خۆی بەردەوام بێنمە باش کاک کوونەر بۆچی پای ئەم دەنگدانەوەی هەبوو ینی دراوی ئەلکترۆنی زۆرمان هەیە چوزانم دروستە بێ و ئەخرێتە بازارەوە بەڵام پای هەستەکەم دەنگدانەوەکە لە هەرێمی کوردستان زۆر زیاتر بوو بۆچی وایە هۆکارەکان زۆرن یەک لە هۆکارەکان ئەوەیە کە پای نێتوەرک کۆمیونیتێکی باش مارکتینگێکی باشی بۆ خۆی کرد و بە میکانیزمی زۆر باش تێپەڕیت لە سەرەتاییە بڵێن لە سەرەتای هەنگاوەکانی لەگەڵ بەکارهێنەرەکانی بوو تاوەی لێ هات گەیشتینە ئاستی ئێکسچێنجەکان واتە لە ئەپلیکیشنێکی زۆر بیدایی ئێمە دەستمان پێکرد و هەروەها ماینینگکردنەکان لە دەستی بەکارهێنەر خۆی بوو و هیچ دینارێک لە ئەپلیکیشنەکەدا تۆ سەرفی ناکرد واتە هەر ماندووبوونێک کە هەوڵ و تەقلایە کە بووی ئەدەیت ئیدی قازانجەکە ڕاستەخۆ بۆت ئەمە جیامانەکاتەوە لە تەواوی دراوەکانی تر ڕەنگە کۆمەڵک دراوی تر هەبن کۆمەڵک بۆتی تر هەبن کاتی خۆی ئێستاش لە یازال وجودیان هەیە لە تێلیگرام بەڵام هەستەکەیت کە هەمان ئەو نرخ و بەهای وەکو پای نییە لە بەرەوەی پای ئیکۆسیستەمێکی بەهێزی هەیە پرۆژەیەکی فراوانە مارکتینگێکی باشی بۆ کراوە و ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین بەشێکی زۆر کەمە لە پرۆژەکەی پای بە شەهرە گەورەکەی هێشتا ماوە و جاوەڵات دواتر هەم تۆش هەم ئەگەر کرا مامۆستا سامانیش بزانم چۆن ئەم پرۆژەیە بەهێزترە گەورەترە پای بۆم ڕوونکەنەوە بۆی خەڵکیش بیزانێ بەڵام ئەخیر پرسیارەکەم ئیتر دواتر دێمەولات نرخەکەی وەکو ئەوە بوو کە ئێوە چاوەڕوانتانە کردیان زیاتر کەمتر بەڕاستی من هەندێک پێشبینیم ئەبینی گوایە بە $47 دەست پێ بکە بەڵام هەندێک هاوڕێشم هەبوون ئەیانوت نە $1 یان $2 پێشبینیەکان وەکو ئەوە بوو کە پێشبینیتانە کرد نرخەکەی بۆ ئەوەی وازەح بم لەگەڵ بەڕێزت کاکرانج پێشبینیەکە بە دەربارەی من کە شەخص بۆ من هەر نرخێک بێ بە هاو قیمەتیشی بەرزی هەیە لەبەرەوەی من هەوڵم داوە زۆرترین ڤیدیۆی فێرکاری و هەروەها هۆشیارکردنەوە ئەنجام بدەم و بە خەڵکی ئاگادار بکەمەوە ئەوەی کە ئەبینین 5 ساڵ ئێمە کارمان لەسەری کردو ئەمڕۆ بۆتە ئەمری واقع ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە ئەمە خاڵێکم خاڵی دووەم بەڵێ باسی وایە نەکرد کە نرخەکەی بەرزە بێتەوە و ئێستاش ئەگەری بەرزبوونەوەی هەیە بەڵام میکانیزمێک هەیە پێی دەگوترێت خواست و خستنە ڕوو ئێمە لە بەرەوەی خستنە ڕوویەکی یەکجار زۆرمان هەیە خەڵکێکی زۆرمان هەیە کە پایەکانی لە جزدانە و بەخێرایی ئەیباتی ئەکسچێنجەکان واکاتن کە لە بازاردا زۆر بێ نرخەکەی دابەزێ ئەوە دواتر باسیەکەین پێشبینیەکانمان چی بێ بۆ نرخی پای لە ڕۆژانی داهات و لە ماوەی داهاتوە دێمەوەلات کاک هونەر مامۆستا سامان دووبارە بەخێر بێت زۆر سپاس ئێوە هەم شارەزاییتان هەیە لە بواری ئابووری توێژەری ئابوورین و پێم وابێ پایشتان هەیە بە تێگەیشتن و لێکدانەوە ئابوووریەکان ڕاستێکە گەر بکرێ قسم بۆ بکەی خوێندنەوەت بۆ دەستپێکی ئەوەی کە پایخرایە بازاری دراوە چییە چۆنە بەڵێ زۆر سپاس دیارە من ئەو خاڵانە باسەکەم کە کاک هونەر باسی نەکرد ئیزافەم هەیە بۆ قسەکانی پای وەکو دراوەکانی تر نییە پای خاوەنی هەیە بڵێن داهێنەرەکانی دیارە نیکۆلاس کۆکالیست و کینداو پاو ئەمانە داهێناوە ئەزانرێکێ بەڵام بیتکۆین و دراوەکانی تریش کەس نازانێت کێن سەرچاویان کوێیە کێ داهێناون ئەمان سەرچاوەکانیان دیارە و کەسەکانە ناسرێت ئەمە خاڵی بەهێز ئەمە خاڵی بەهێزە کە داهێنەرەکەی دیارەکێ ئەمە زۆر مهمە دووەم پای بە بەهێزی دەسی پێکرد ئێستا گەر سەیری بتکۆین بکەین مێژووی بتکۆین سەیری بکەین لە سنتەوە هات تا ساڵێکیش هەر لە $2 و لە دوای وردەوردە دەستی پێکرد پای لە سەرەتاوە کە دەست پێکرد چوە $2.05 ئێمە طبعاً هەر بە دوایش باسی خاڵە مەترسیەکانیەکە اینجارێ بە خاڵە مجەبەکان باس بکەین دواتر خاڵە سلبیەکان باسەکەن کە بەڕاستی هەموو شتێک خاڵی باش و خاڵی مەترسیشی هەیە چونکە هەوەکو هەموو پارێکی تر مەترسی هەیە زیاتر لە 100 ملیار پای ئێستا بوونی هەیە 100 ملیار ئیتر نازانین لەو ڕێژەیە زیاد دەکا یا زیاد ناکە لە 2009 کاری لەسەرکرێت هەرچەنە کاتی کۆرۆنا تۆزی خاوی کردەوە گینا ئەگەر مۆزوعی کۆرۆنا نەبووە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا لیستەکرا دیارە بەرزبوونەوەی و نزمبوونەوەی پای پەیوەندی بە کڕیارانەوە هەیە چەندێک کڕیاری زۆر بێت
نرخەکەی بەرزەبێتەوە چەندێک ڕیاری کەم بێت نرخەکەیشی بەرەو ئەوە ڕات بەڵام نرخی پای کاتی پێویستە ینی ئەبێ مەسەلەی پەلەکردن و پەلە نەکردن و هەیە زەڕوو نییە و دواتریش ئەوەی بیرمان نەچێت ئەوەی کە بیفرۆشێ بە خۆڕایی دەسی کەوتوان هێر قازانجەوەی کە ئەوەی کەین ناعداوانە نەبێت کە کڕیویانە هەندێک خەڵکەیە کڕیوەتی پارەی پیاوە لە $2 کڕیوەتی لە ئاگام لێ تا 3000 دوێنێ شەو خەڵک کڕیوەتی بەڵام یەک گینیتر هەیە تەنها جارێ لە ئۆکەی ئکس لیست بووە لە بڵین تیبڵەکانی کە لیز نەبووە ئەمە تیبڵ کۆینمان هەیە تەنها جارێ لە ئۆکەی ئکس لیست بووە مەترسیشی هەیە جا نازانم ئەگەر ڕوخسەتە بەد من مەترسیەکانی باس بکەم شتەکان بۆی تێکەڵ نەبێ بە هین بەس پێش ئەو توخوا تۆش نرخەکەی ئەوەی کە بە $2.20 5 نازانم چۆن و چۆن نییە چاوەڕوانکرا و لای ئێوە یان من تەسەوری ئەوم ناکرد قەت لە یەک لە لەحظەی یەکەما بچواتە $2 لە $1 لە ژێر $1 من سێرم کە بەیانی من لە سعاتەوە تقریبا نیو ساعتیکەی بۆ ئیزافە کرا لە 9 من متابعام کرد لە سنتەوە ڕۆشت تا سعاتێکیش ئەنجا چووە $2 وردەوردە بەرەو بەرزبوونەوە ڕۆژ لەپڕ جامپێکی کرد تا $2.05 من ئاگام لێ بووی تر دوایەوە هین نەکەم مبالەغە نەکەم لە قسەکان ئاگام لە لەوەی ترینەوە ئیشێکمە بچوومە دەرەوە بەهەرحاڵ ئەوەی کە برادران باسیەکەن لە $2.50 بەڵام ئەمە بەهێزە بەڕاستی لە یەکەم لە 2 ساعات و 3 ساعاتی یەکەما بەم مەبلەغە بەڕاستی ئەمە جامپێکی کردووە مستەقبەلی هەیە بەڵام ئەوەش بیرمان نەچێ من ئەگەر ڕێگەم بێ مەترسیەکانی باسکەم ڕێژەی پای زۆرە وەکو بیتکۆین و کۆینەکانی تر نییە ئەنی ڕێژەکەی زۆر تۆ باسی 100 میلیارد و بەرەو زیاتر بکەی و کاگونەر باسی کرد مجموعەیەکی چوەتە واڵێتەوە مجموعەیەکی جارێک ئەکتیڤ نەبووە ینی وردەوردە ینی من ئێستا خۆم بڵێ نزیکی 3000 هەیە 700 ئەتوانم بەکاربێنم ئەوی تری وردەوردە بە تەدریج مامەڵەکانیشی زۆر ئاسانە پای یەکێکە لەو مینانەی مامەڵەی وەکو دراوەکانی کە نییە مامەڵەی ئاسانە یان توانی کڕین و فرۆشتنەکەی بە ئاسانی پێوە بکەیت و هەموو جیهانە جاران بتکوین و ئەو هینانە وڵاتە هەژارەکان پێیان ناوێت ئێستا سەیرەکەی پای زۆربەی زۆری وڵاتە هەژارەکان کە مامەڵی پێوەکەن زۆربەی زۆری کەوتوتە منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ئەفریقاوانە و بیریشمان نەچێت تەڵان چی وایە ئەوە پەیوەندی بە سەرچاوی سەیریکە نا پەیوەندی بەم خاڵی پێنجەمەوەی کە من باسی بکەم خەڵک چانسی بتکۆینی لە دەست چوو بیتکۆینیان بینی پێشتر کە جامپی کردو چوە ئەو مەبلەغە زۆرە ئەنەوێت لە پایە قەرەبووی بکەنەوە یانێ ئەو چانسی کە لە بتکۆینە لە کیسیان چوو لە دراوەکانی تررا لە کیسیان چۆ چەنە دراوەکانی تر هەستا سێرەکەی گەر پێش سەری ساڵی تازە سیر بکەی دراوی ترامپ لە ژێر $9 بوو چووە تا نزیکی $60-70 ئەمانە دوای دابەزوێ سەر لە $16 بۆیە خەڵک ئەوەی کە ئێستا زۆر خەڵکێکی زۆر پای هەیە ئەیانوێت ئەو چانسی کە لە بتکۆین و لە دراوەکانی کە لە دەستیان چوو لێرە لە دەستیانەیە باش دێمە وڵات مامۆستا سامان بە دڵنیاییەوە لەبارەی کڕین و فرۆشتێن سیاسەتی کڕین و فرۆشتن و ئانە هەندێک چەند بۆ بکە بەڵام ئەچمۆ لای کاکوونەر ئەتوانی پێم بڵێ لەبارەی دراوی ئەلکترۆنی و بە دیاریکراییش پای ئەنی وا دیارە دەمێکە خەریکیت و نازام هەر پێشەکەنی دەم و چاوت بە شوشە ئەم شەو سیاسەتی با بڵێن کڕین و فرۆشتن بۆ خەڵک یعنی ئەو ئەزمونەی کە هەتە بیە بە خەڵک بەڕاستی بەخیل مەبە 100,000 خوا پێیەوە خوا زیاتری کە ئیشەڵڵا بنەما سەرەکیەکانی سیاسەتی کڕین و فرۆشتن چی بێ کاک هونەر بۆ تۆش و بۆ خەڵکیش لە چۆوە دەست پێ بکەین ئەوە ڕاستی بێ بنەماکان لەسەر سەبر و ئارامی ئەوەستێ ئەوەی کە لە جیهانی با بڵێن داراییەکان باسیەکرێت پەیوەندی بە مەسەلەی ترس و تەماحەوە هەیە باشە ئێمە دابش بووین تقریبان پایانێرەکان لە هەرێمی کوردستان دابش بوون بەسەر دوو زۆرەوە زۆرێکیان پێیان وایە بە هەر شێوازێک بێ لە قازانجان لایانی مادی خراپە موچە نییە ئیتر ئەی بەستنەوە بە کۆمەڵێک لایانی ئابووری سیاسی پێویستیان بەپارەیە کاتێک کە ئەبینە نرخەکەی بەرزە بێت لە هەر بەرز و نزمیێکی کەمیشدا ئەمان هەوڵەدەن زۆرترین دراوەکەی خۆیان بفرۆشن ئێمەمانان لەبەرەوەی ئەزیەتمان پێچێشاوە لەبەرەوەی ئومێدمان لەسەری هەڵچنیوە ئەمانەوێت چاوەڕێ بکەین دراسە بکەین سەیری با بڵێن بڵاوکراوەکانی تیمی واتە کۆرتیمی پای نێتوەرک بکەین چاومان لەوەیە پای لست ببێت لە ناو ئەکسچێنجەکانی تری وەکو باینانس و کۆین کراکن کۆین بیس ئەوانەی تر کە ئەمانە زۆر
با بڵێن ئەکسچێنجی بەناو بانکن و هەروەها دەتوانن بۆ یەکە پێم وایە باشترین سیاست ئەوەیە کە ئێمە بە هادئی بە هێواشی مامەڵە لەگەڵ کیسەکەدا بکەین ئەوەی کە پایی هەیە ئەتوانێت سەبری لەسەر بگری ئەوەی کە ئەیوێت بیکڕێت هەرچەندە من هەرگیز لەگەڵەوەیان نیم و هەرگیز ئامۆژگاری کەسم نەکردووە چ دراوێک بکڕێت چ دراوێک بفرۆشێ بەڵام ئەوانەی کە خەریکن ومێدێکی باشیان لەسەر پای هەیە باشترین شت ئەوەیە کە لە ئێستادا بیکڕن چونکە ینی هیچ گومانێکی تیانە جا من با پرسیارەکە ئاوا بکەم کاک هونەر ئێمە خەڵکێکمان هەیە بۆ نمونە پارەیەکی کەمی پایەکی کەمی هەیە یان پارەیەکی کەمی پێیە بۆ ئەوەی بیخاتە ئێوە بەرهێنانێکی ئاوای وەکو دراوی ئەلکترۆنی پایەوە هەندێکی دیکەشمان هەیە نە ئەتوانێت پارێکی زیاتر با بڵین یان پای زیاتری هەیە یان ئەکرێ پارێکی زیاتر بخاتە ئێوە بەرهێنانەکەەوە چۆن مامەڵە بکە ئەم دوانە لە کڕین و فرۆشتنا چۆن مامەڵە بکەن مەسلەی مامەڵەکردن دەکەوێتە سەر تاک ئەو تاکی کە دەیەوێتن دراوێکی دیاریکرااو بکڕێ یانەوە شتێک نییە ئێمە بەگشتی قسەی لەسەر بکەین ئەمە دەوەستێتە سەر تمۆحی کەسەکە چۆن مامەڵی لەگەڵ دەکا ئایا کەسێکی نەفەس درێژە یاخود نەفەس کورتە واتە لە بۆ لۆنگ ترم ئیش دەکات یاخود لە بۆ شۆرت ترم ئیش دەکاتن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دەوەستێتە ببرە دەوەستێتە سەر ئەو بڕە داهاتوو ئەو بڕەپارەی کە هەیەی چ لە پایەکە چ لە پارەکە چکە دوو بابەتە دوو قەزەی جیاوازن ئەگەر پایت هەیە ئیترەوە دەوەستێتە سەرەوەی چ کاتێک دەتەوێت بیفرۆشی ئەگەر پارەت هەیە دەوەستێتە سەرەوەی چ کاتێک دەتەوێت بیکڕی ڕوونە وازحە بۆی ئەم دوو بابەتە لێک جیا بکەین ڕوونە بە هەر حاڵ ئەکەوێتە سەر طموحی کەسەکە من پێش ئێستاش باسم کرد ئەگەڕێتەوە سەرەوەی کە ئایا لە کەیدا نرخ نزمە باشترین کات ئەو کاتەیە کە بیکڕێ متاکیدم مامۆستاش متفقە لەسەرم ئێستا نرخێکی زۆر زۆر باشی هەیە بۆ ئەوانەی کە دەیانەوێت بیکڕن ئەوانەی کە هەیەە دەیانەوێت بیفرۆشن باشترە سەبر بکەن یعنی میکانیزمەکە زۆر زۆر ئاسانە یعنی ئێستا بکڕین و نەفرۆشی دوور ناکەم بەس زەبەت دەتوانین بڵین ئێستا توان ئەوانەی حەزەکەم بیکڕن دەتوانن بیکڕن باشترین کاتە ئەوانەی کە پایان ئەوانەی کە پارەیان هەیە بیکڕن ئەوانەی کە پایان هەیە باشترین کات ئەو کاتەیە کە سەبری لەسەر بگرن تا نرخی بەرەسەر بێتەوە باش کۆمەڵی پرسی تر هەیە وەڵی دێمە وڵات کاکوونەر مامۆستا سامان بەگشتی بۆ هەر دراوێکی ئەلکترۆنی بە پاییشەوە چۆن بڕیار لەبارەی کڕین و فرۆشتنەوە بین مەسەلەن پێوەرێکی دیاریکرا و هەندێک پێوەری دیاریکرا و هەن بۆ ئەو بڕیاردانە چونکە عادەتەنەوەی کە زۆربەی ئەوەی کە مامەڵە بە دراوە ئەلکترۆنیەوەکە با بڵین ئەوانە نین کە پارێکی زۆریان پێیان شتێکی دیاریکرا و زیاتر خەڵکێکی ئاساین ئەم مامەڵەیە ئەبێت تۆزێک بە وریاییەوە بێ بەڵێ خۆی یەکێک لە کێوشەکانی بزنسی ئێستا هەموو بزنسێک بەدەر لە دراوە ئەلکترۆنیەکان چوونە ناوەوەی کە کەسێک کاری خۆی نیە و کارە بکە ڕاستیەوەی کە زەڕورە تۆ لەم مەسایلی پارێنێ ڕاش بە خەڵک بکەی بە تایبەتی لەم کۆین و ئەم طبعا ئەمە یەکێکە لە قۆناغەکانی عولەما قۆناغێک لە قۆناغەکانی عولەما ئەم خێرا کڕین و فرۆشتن و دەوڵەمەند بوون و فەقیر بوون و ئەمانە خۆی ئەوسا ئەمریکا بەتەنها وڵاتێک بووکە لە شەو ڕۆژێکاوی بە میلیۆنەر لە شەو ڕۆژێک ئیفلاس دەکرد ئێستا ئەم هەنگاوە لە ئەمریکاوە گوازراوەوە بۆ هەموو دنیا خەڵکانێک هەیە مجازەفاکەن ئەم مجازەفانە بەبێەوەی بیر بکەنەوە بەبێ ئەوەی بڕیار بن ئەبێت جۆری دراو پرس و ڕاوێژ بە خەڵکانی خەبیر و شارەزاڵ پسپۆر بکەین حتا لە کڕینی یەکدانی شابێت بۆ ئەگەر ئێمە بێت و سەیری مێژووی ئەم دراوە بکەین تەنها چەندانێکی نەجاحەت و سەرکەوتنیان بەدەستێناوە باقیەکەی تری من مێژووی ئەم جۆرە دراوانە لە کوردستانە ئەگەڕێتەوە بۆ 2005 کاتێک من خوێنکاری زانکۆ بووم ئەو کاتە بە بیزناز دەستی پێکرد بیزناز ئاهاتن $50 لە خوێنکاری زانکۆ وەرەگرت باڵی ڕاست و باڵی چەپیان دروستە کرد دوایی لە کۆتاییە ئەمە فەشەلیە ناڕۆژ دواتر هاتن بە گۆڵدن پارچێک گاڵتونیان بۆ کڕیت بە ناویشت کڕینەوە جا دوای کیونێت هات ئەمانە هەمووی مێژوویەکی ڕەش بوو بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی ئەم ناوچەیە لە زۆربەی ناوچەکانی وڵاتەکانی دنیاشە هەماشتیان کرد ئەمە لەبەرەوەی بە بیرکردنەوە بە فکر نەکرات هەندێک خەڵکی لەسەر دەوڵەمەند بوو ئەوانەی کە لیدەر و سەرۆکی گروپ و ئەمانە بوون بەڵام ئەوانەی خوارەوە هەمویان بە زەرە لی دەرچوون هەتا زانم خەڵکە بۆ خانی فرۆشت بوو و کاتە ساری بۆ فرۆشت بوو لەبەرەوە کڕین و فرۆشتن لەم جۆرە مامەڵانەیە وەکو کڕین و فرۆشتنی ئاڵتون و مڵک و ئەو شتانە نییە دانیشی چاوەڕێکەی توانە لەوانەیە بە لەحزەیەک تۆ بلۆک کرێ ئەبێ ئاگای لێبێ ئەو معلوماتانی کە هی دقیق بێت ڕاست بێت دواتریش سەرچاوەکەی دیار بێت سەرچاوی ئەم جۆرە دراوانە
بزانی خەڵکێکی زۆر مامەڵی ئێستا پای بۆچی بەرەو سەرکەوتن و بەرەو ناجح بوونەڕە خەڵکێکی زۆر هەتا ئاگام لێ خەڵکێکی زۆر کەنەی بۆ کڕیوێتی خەڵکێکی زۆر مامەڵی پێوەکە و هەموو ئەدرس و ئەنکێت و معلوماتی کەسەکە هەیە کەس ناتوانێت لە کەسی بدزێت ستا من ئەگەر بیفرۆشم بە تۆ ئەزانم کە لە منەوە هاتۆ بە تۆ بەڵام دراوەکانی کەەوە لەوانەیە ئەو هینەی نەبێت وڵا ئەوە هات مەسەری ئەو مەسلەی چکڕین و فرۆشتنێک بە درای ئەلکترۆنی و بە دیاریکراویش پای بەکرێ کڕین و فرۆشتێکی پارێزراو بێت چونکە هەندێک جارەوە بینین تۆ مثلەن دراوێکی دیاریکراویان شتێک لەو بابەتە بە ئۆنلاین فرۆشراوە ڕێک وەک وحدەی مۆبایل و هەزانێت لە ئێستا تۆ نەسیحەتت ئامۆژگاری چییە؟ پای بکڕین نەیکڕین بیفرۆشین نەیفرۆشین چۆنە مەسەلەکە؟ وەکو کاگونەری ژووتی ئەو بڕیارە تۆ ناتوانانی بە خەڵک بڵی وەرە ناوە یا مەیە یا دەستکاری مەگەوتوە کە کەسێکە بڕیاری لەم کارەیەت با ڕاوێش بکات بە خەڵک دواتریش من تەسەورەکەم پاشە ڕۆژێ بێ ئەمە حتا ئەگەر بە پارێش هین نەبێتەوە خەڵکێکەیە بە پای کڕین و فرۆشتنەکە ئێستا حالیان مڵک هەیە باخێ بە پای فرۆشن دارە یاگان لێ بە پای کڕین و فرۆشتنی پێکراوە یعنی ئەگەر پارێکی واژ نکاتانە لە کوردستانە باش بۆ قسێت کرد بەڵێ بەس بە پایەوە ئەو مامەڵە بەڵێ حتا من شوێن چوو مۆبایل بە پایە کڕن ئەیفرۆشن سیارەیە باخ حتا باخێک لە مێرگەپانی ئەڵێ بە 15,000 پایبانی کە مەڕێکلام بووی بەڵام من خۆمەم ئەگەر لێ بۆ باسکراوە بەڵام ئەگەر پارێژ نکات و لە نەچێتە ناو مەسەڵێن ئۆکەیەکس و تیبل کۆینەکانی ترەوە خەڵکێکی مامەڵی پێکا وەکو شت بەشتەکەی جاران کە بەڕاستی پارەکەم بۆ تۆ دەستکەوتنی پارە یەکێک لە سەبەبی شت بەشتی ئەو ساها چارەیانەیە بە زەوی مەڕۆماڵاتیانە بە بڵێن خواردن مامەڵەیە بۆ پای هیچ کێشەیەکی نییە ئەلکترۆنەکانی دیکەیان جار مشکلە ئەبوو ئەکاونتێکە لە پڕان نامێنێ چوزانم شتێکی ئەمە قرسە بووەوە بە تایبەتی بۆ بەکارێنەر خودی خۆیان من داوا لە کاگونەرەکەم کە ئەو لەوانەیە زیاتر مەجای هەبێ ئەو بکات ڕوونکردنەوە بە خەڵک تا ئەتوانن لە کوردستانە بتوانن زۆرترین پارە بێنە کوردستانەوە بۆ ئەوەی بەڕاستی فێڵ لە یەکتری نەکەین بە تایبەتی ئەوانەی کە کڕین و فرۆشتنەکەن لە ناو خۆی کوردستانە با فێڵ لە یەکتری نەکەین لە مەسایلی کڕین و فرۆشتنەکە بۆ نمونە نرخەکە چەنە هەیە کەمترەکە زیاتر بەرێ ئەمانە دەرەکەوێت با هاوکاری یەکترین مین لەوا زۆرترین پارە بێنینە کوردستان من تەمە ناکەم یەک پای بێ بە $9,000 کە ئێستا نۆ دەفتەر و هەفتا وەراقەکە ئێستا هەیە خۆزگاوای لێ ئەوەی بیتکوین بڵێ باش کاکە هونەر تۆ پێم بڵێ پارێزراوترین مامەڵە ئێمە قسە لەبارەی دراویی ئەلکترۆنیەوەکەین سەرباریەوەی ئەرێنیەکانمان باس کرد دیارە چیە و چینیە و مامەڵەکەش بە دیاریکراوی دیارە لە بینی کیایە بەڵام چکڕین و فرۆشتنێ پارێزراوە بۆ ئەوی پارەکەمان نەخورێ من لە تەوەری دۆمایەمە سەر ئەوەی کە پارەی خەڵگە خوێ لە هەرێمی کوردستان کاکڕنج حەزەکەم یەک شت ئیزافە بکەم لەسەر قسەکانی مامۆستا بۆ ئەوەی خەڵکی بەباشی تێبگەن من ئێرە ئەم سەکۆیە بە باشترین سەکۆ ئەزانم بۆ ئەوەی دووشت هەیە لێکی جیا بکەینەوە بۆنە ئێمە کۆمەڵی کۆمپانیای ئینڤست و ئینڤستمنتمان هاتە هەرێمی کوردستان کە ئەمانە سەر لەبەری سکان بوون و ئێمە بازاری داراییەکانمان هەیە یاخود جیهانی کریپتۆمان هەیە بەم زمانەکەی خۆیان قسە بکەین کۆمەڵی کۆمپانی ئینڤست هاتن ناوەکانیان هەیە ئێمە ڤیدیۆی فێرکاری نەفێرکاری با بڵێن شیکاریمان کردووە چونکە ئەساسی ئیشکردنی ئێمە لەسەر بابەتی شیکاریە بە خەڵک ناڵێن ئەوە بکەوە بکە پێڵێن ئەمە باشە ئەمە خراپە بە هەر حاڵ کۆمەڵی کۆمپانیای ئینڤست هاتن وتیان ئێوە نازانن ئێوە خەڵکی غەریبن ئێوە فەقیر حاڵن نازان چۆن تەحمل بە پارەکانتانەوە بکەن بیهێنن ئێمە ئیشی پێەکەین ئێمە بیتکۆینتان بۆ ئەکڕین ئێمە ئیتریەمتان بۆ ئەکڕین ئێمە زەوی و خانوتان ئێمە نەوتان بۆ ئەکڕین ئێمە چڵە خورما و دارخورماتان بۆ ئەکڕین بەڵام لە بەرامبەردا لە مودەیەکی کەمدا لە ماوەی 3 مانگدا پارە چەند ئەدەیت ئەوەنە وەرەگریتەوە $1,000 بدە 2,000 وەرەگریتەوە خەڵکی خۆمان بەداخەوە نەزانانە خەڵکێکی زۆر باسی نخبەیەک ناکەم خەڵکێکی زۆر لە هەولێر سلێمانی شارەکان بە تەواوی بەبێ جیاوازی تووشی ئەم کێشەیە هاتن هیچ نووساوێکی فەرمی نەبوو بۆیە کە تۆ ناتوانین لە دادگا شکاتی لەسەر بکەیت ئەمانە هاتن کۆمەڵێک ڕێکلامیان کرد و بالفعل ئەوانەی کە لەسەر سیستەمی نێتوەرک و پۆنزی ئیشانە کرد ئەمان لیدەرە سەرچەکان کۆمەڵێک پارەی باشان قازانج کرد لەگەڵ ئەمانەی خوارخۆیان ئەمانەی دەستی ڕاست و چەپیان باشە باڵەکانی ڕاست و چەپیان بەڵام تەواوی خەڵک لە ژێرەوە زەرێکی زۆری کرد و ئیفلاسی تێداهێنا ئێمە کۆمەڵێک راپۆرتمان بینی کۆمەڵێک هەواڵمان بینی کۆمەڵێک شکوامان بینی ئەمانە وازحن و واردن مەسەلەی پای نێتوەرک و دراوە ئەلکترۆنیەکانی تر بە تایبەتی اختصاصی من ئەوەیە کە من وەکو فری ماینەر کریپتۆ ئیشەکەم
یعنی هەوڵە دەم لە هەرێمی کوردستان خەڵک واعی بکەمەوە لەسەرەوەی کە چۆن ئەو دراوە ئیشی لەسەر بکەین و چۆن نتوانین لە داهاتوودا قازانجی لەسەر باشە. بۆچی من ئەو زانیاری لە چۆ دێنم چۆن نتوانم خەڵکی دڵنیا بکەمەوە ئێمە دیراساکەین لەسەر ئێوە متمانەمە پێ بکەن بۆ من جێگەی شانازیە بۆ ماوەی 5 ساڵ خەڵک متمانەی بە ئێمە کردەوە ئێمە متمانەکەی خۆمان پاراست ئێستا جگەل لە پای پرۆژەی ترمان هەیە با ئەمە نەبێتە ڕێکلام بەڵام هەر بۆ زانیاریتان یانی ئێمە پرۆژەی سیدرامان هەیە پرۆژەیەکی قەتەریە وەکو میکانیزمی پای ئیش دەکات بگرە شێوازی زۆر باشتریشی هەیە خێراترە و لە ئێستادا ماینینگە کرێتن و پارەکە بەردەستە هێشتا نەچۆتە ئەکسچێنجەکانەوە ئێمە بەردەوام ڤیدیۆی فێرکاری لەلایەک و ڤیدیۆی شیکاریش باسەکەین و متابعی هەموو هەواڵەکانەکەین لە هەموو پلاتفۆرمەکان ببێت جیاوازی ئەمە واضح بێت باشە بەڵ کاکوونەر قەرار بوو تۆ بەجێم بێڵی بەس بەجێم مەهێڵە هەندێک پرسیارم ماوە ڕاستیەکەی لەگەڵ پرسی پای و دراوی ئەلکترۆنیە چمە بەشی دووەمی بەرنامەکەش ناوبڕێکی کورد وەرەگرم ڕاستیەکەی دیاردێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان مەسلەی خواردنی پارە و دیارنەمانی پارە و چوزانم ئەوانە هەن ئەویژە بەستمەوە بە مەسلەی پای و دراوی ئەلکترۆنی و چۆنێتی مامەڵەکردنێکی تەندروست بە پاری دراوی ئەلکترۆنی و پرسەکەی دیکەش بە دڵنیاییەوە هەردووکی بەیەکەوە بەستمەوە بۆیە من یەک ناوبڕی کورد وەرەگرم دێمەوە لاتان دووبارە سلااوان لێبێ باسی پای و دراوە ئەلکترۆنیەکان بەردەوامە بێ بەڵام پرسی دیارنەمانی یان خواردنی چوزانمۆی لە بازار ڕای پێڵێت پارەی خەڵکیش لە هەرێمی کوردستان ئەویش دێنمە نێومەوزوعەکە نێو باسەکە بۆ ئەم پرسە کاکدانام لەگەڵای دانامەولود شارزای ئالوگۆڕی دراوە و پێشما بێ لە بازاری ئالوگۆڕی درای سلێمانی کارەکە کاکدانا ئێوەش بەخێر بن چاوی من وڵای بە پای با دەست پێ بکەم ئەمڕۆ لە بازاری دۆلارەکان ئێوە بەگشتی لە بازار مامەڵە بە دراوی ئەلکترۆنیەکەن یاننا تاوان هەواڵێکی جیهانیە پەیوەندی بە بازاری دۆلارەوە نییە دراوە ئەلکترۆنەکان بە عام لە 2012 هزار دراوی ئەلکترۆنیمان هەیە دەست پێەکە بەهێستینیان بیتکۆینە کە ئێستا ئەمریکا و کویداری ئەمریکی پاڵپشتی کرد بۆیە تقریبا نرخەکەی 100,000 دلاری تێپەڕان بە تایبەتیش ئیلۆن ماسک کە بەڕێوەری شەریکەی تێسلایە ئەواندا 30,000 دلار مەبلەغێکی زۆریان کردی ئەگەر ئیلۆن ماسکیش پشتگیری دراوێک یا دامەزراوی بکە بۆی کەم نییە بۆ دامەزراوەکە تقریبا لە 70,000 و 75,000 دلار مەبلەغێکی باشان لێ فرۆشتەوە بەڵام دەسەڵاتدارانی ئەمریکی لەبەرەوەی کە خۆیان وەکو دراوی ڕسمی ئەمریکی بیناسیێنن هاتن بتکۆینیان بە پاڵپشتی دارایی بانکی فیدراڵی ئەمریکی دەست پێ کرد بەس ئێوە لە سلێمانی مامەڵی پێوە ناکەن لە کوردستان ئێمە بابڵین دراوە ئەلکترۆنیەکان بە گشتی لێرە هیچ مامەڵێکی پێوە ناکەن سەبەبەکەی ئەوەیە یەکەمی شت لە ڕووی تەعاملەوە تۆزێک قورسە ئەلکترۆنیاتەکان ئیشەکانی قورسە و بۆرسێ ئەوێت و بازار شارەزایی زۆرتری ئەوێت و عقلەتی خەڵکی شێت چۆن چۆنی داغەڵە بێت بە مەسەلەکان هێشتا لای ئێمە بە نیسبەتی ئێمە تازەیە بەس بۆ جیهان لە خەریکە ئەچێتە نیوەی وەختی باش اینجا با بچینە سەر ئەسلی مۆزوعەکەی کە بەڕێستان قسەی لەسەرەکەن ئەم هۆکاری دووبارە بوونەوەی گرفتی بردننی پارەی خەڵک یان ئەم پرسانەی لە بازاری کوردستان بەگشتی لە هەندێک شوێن دووبارە بێتەوە پەیوەندی بەچیەوە هەیە بۆ وایە مەسلەی پارە خواردن و دیارنەمانی پارە و فەوتانی پارە کێشێکی جیهانیە ئەمە هەتا دنیا بمێنێ هەتا مرۆڤایەتی بمێنێم حاڵتە ژەمێنێ لە حاڵەتەکە نیگەرانم لەبەر دوو هۆکار یەکەمین شت ئەم کەسەی کە هەستاوە پارەی ئەم هاوڵاتیانی بردووە ئیشی سوتەمەنیان کردو ئیشی سوتەمەنی شەکە لە ئیشە ناڕەحەتەکان بەڵێ تۆش مەبەستە ئەوەیە یەشێکی سوتەمەنی ئیشێکی ناڕەحەتە و ئەرک و ماندووبوونێکی زۆریەوە و پارێکی زۆریەوەتە دەزمایەکی زۆریە قانجازێکی کەمیشی هەیە ئەم ئیشەش لە سروشتی خۆیان وایە جاری وا هەیە کابرا بەتەنە کڕێ چاحی ئەوێ مەغزەنیەوە ئەچە دایەگرێ باریەکات کڕین و فۆشتی پێوەکە واتە پارەکەی وەکو ئاڵوگۆڕ یەکچەنجی دراو نییە تۆ پارەی 5,000 دلار بێ بە منیش پارەی 5,000 دلارەکەت بمێ واتە کاتی ئەوێ جاریوە بۆ تەسلیمکردنی داهاتەکە ئەمانش متمانەیەکیان بەم کەسە پیا کردووە ئەو مامەڵیان لەگەڵا کرد و مامەڵەکانیش عادەتەن زۆرە خایەنە هیوا هەبوو بۆ نمونە ئەمڕۆ لەگە برادێکا قسەم کرد 150 ملیۆنی لایەتی بۆ نمونەوتی سەفەری ئەمرەم هەبوو پارەکەم لێ دواکەوت و ئێستا کە گەڕاومەوە تۆ هیچم نەماوە واتە ماندووبوونێکی زۆر و مایەکی زۆر و هیلاگوونێکی زۆر و قانجازێکی کەم بەڵام بە نەتیجە هەموو شتەکان بەسەرەکە خوراوە ئەمە تەبەن بۆ بازار و بۆ هاوڵاتی و بۆ کاسب مای نیگەرانیە نیگەرانی یەکەم ئەمەیە کە ئەم ماڵانە خەڵکێکی زۆر لێرەیە زەرمەند بوو ناخۆشە
نیگەرانی دوو هەمەوەیە ڕاستەوخۆ هاتن بەهۆی لەگەڵ ڕێزما ببورن ڕاگەاندنەوە شتەکان بەستەوە بازاری دۆلارەکە تەمان ئەم ڕووداوە هیچ پەیوەندیشی بازاری دۆلارە نیە بازاری دۆلاری سلێمانی یەکێکە لە هەرە بازارە دۆلارە ئەمین و ئەمانەکانی عێراق نەک هەرێمی کوردستان عێراق کەسی تیا بووە مامەڵە لەگەڵ ئەو کەسەیە بکە یان ئەگەر کەسێکی تیاابێ ئەویش پارێکی خوراوە کەواتە بە پێچەوانەوە لە جاتوی لە بازاری دۆلارە پارەی خەڵک بخورێ خەڵکی بازاری دۆلاریش پاریان خوراوە ئێمە پێچوانەوە ئەنی ئەو ئیشی لەوێ ناکرێ و کەسە لە بازاری بەڵێ ئەو کەسە ئەگەر لە بەرخانەقا دوکانێکی هەبوو بێ هیچ ڕەبتێکی بە بازاری دۆلارەوە نییە واتە ئیشی حواڵی کردووە نووسنگی ئاڵوگۆڕی دراوی هەبووە وانە بەو شێوێ بناستێ کە ئەمە کەسێکی معتەلیفەوە لە بازاری دۆلارەکە پاریان بە ئامانەت دانابێ یا ئەم پارەی خوراوە ئی حواڵە بێ واتە پارێکی ئیشوکاری ڕۆژانەی ڕەنجەشانی کۆمەڵی هاوڵاتیە کە دیار نەماوە کە ئەوان لەسەر سیقەیان تێ کاتەکەی وا بۆ پرسەکە دووشت بووە هەم با بڵێن پێدەچێ زیانێک کرابێ لەلایەن ئەو کەسەوە تۆ کە باست کرد مەسەلەن پارەی ئیشی سوتەمەنی و بازرگانی سوتەمەنیش بۆرسە هەیە وەکو هەموو دراوەکانی تر پێدەچێ هەم زیانی کردبێ هەم پەیوەندی بە خواردنی پارشبردنی پاریشەوە بەڵێ هەردوو هۆگارەکە پێچێ باشە من دواتر هەندێک شتی تر ڕاستیەکەی حەزەکەم بۆم ڕوونکەیتەوە بەڵام مامۆستا سامان چۆن کەسێک دڵنیا بێلەوەی پارەکەی ئەخاتە ئەم جارە باسی دراوی ئەلکترۆنی ناکەم بەتەنیا ئەم پاری وشکە شەڵێم چۆن دڵنیا بێلەوەی ئەخاتەوە بەرهێنانێکی گونجاوەوە و ڕاستیەکەی سەیفیشە پارەکەی پارێزراوە یان چوزانم یا ئەمە ئیشێکی قورسە بێ بۆ یەکێکە پارە خاتە کارێکی دیاریکراوە بەردەوام ئاگایلەوە بێ پارەکە چی لێت ئیشەکە بە چۆگەیشت کەسەکە لەکوێ لەکوێ نییە کاگەڕنج خۆی لە بنەماکانی بەرەمێنە چوار ئۆنسری سەرەکی هەیە چوار پایی سەرەکی هەیە بۆ دەوڵەمەند بوون لە علمی اقتصاداوە لە مەشتی علمی اقتصاد علمە زەوی کار سەرمایە ڕێخستن لە هەمویان مهمترە ئەو کەسەی کە پارەی هەیە زەویت هەبێ شەرت نیە ڕێخستنەتە بێت کارت کرێکار هەیە کرێکار ئیشی باشەکەیان کەسێکە لە ڕووی فکری و کاردوو جۆرە کاری جستەی و کاری بیری ئەو کەسی کە ئەماکە شەرت نیە بتوانێت بەڵام ڕێخستن کەسانی شارەزا و پسپۆڕن کە ئەتوانن هەڵسوڕێنەری عەقلی هەموو مەسایلی ئەو جومگانە بن کە لە مەسایلی پارەیە هەیە تۆ بتوانی دەفتەر دلار پاکی چۆن ناتوانانی ئەم پارێتە حەفڵی پێوەکەی بکەی بە 20 دلار بەڵام خەیاڵێک لە لای خەڵکی ئێمە خۆمان دروست بووە ئەیانوێ بە هیلاکبوونێکی کەم پارێکی زۆریان دەستکەوێت ئەمە کە لە کوردستان ئەم دیاردە بۆ ئەوە ڕوە لە دیوە زانستێکە بڵین کەم و کورتیە لە ڕێخستنەکە کەم و کورتیە لە ڕێخستنەکە ڕێخستن بنەمای یەکێکە لە یعنی کورسێک لەسەر 4 قاچە تۆ گەر بیکەی بە 3 قاچ هیچ یعنی ڕێخستنەکە ئەساسی وەستان و دەوڵەمەند بوونە با بە زمانە سادەکە قسە بکەین بۆی خەڵکەکە تێبگایمە قسە بۆ خەڵکی عامەکەی ڕوونە بۆ خەڵکە نخبە ڕۆشنبیرەکە لەوانەیە خۆیان شتێک بزانن ئەوانەی کە تێ ئەکەون ڕاستی تێ ئەکەون مامۆسای زانکۆ نییە کابراکی تاجر نییە کەسێکە بە ڕەنجەشان و بە قوربەسەری و پارێ پێیا کردووە یعنی هەروایە عادەتەن ئەو کەسی کە ئەو پاری پێیا تۆشتی قەتیەوە داوە خەڵکی خوێنەوار و ئەوە کەمتر تێکەوێ لەبەری قەوسێک شاما مستعفون کە ئێمە ئەمانەیە بە پارەکانمان پارە پێیاکەین نامانەیە لەگەڵ یا ماندوو بین یا بچینە ئیشێکەوە وەرمە پیاک ئەتوانێت 100,000 دلار لە شوێنێک دانێ ئەوێ لەم 100,000 دلارە 5,000 دلار لە ماکە سوودمەند بێت مەهەڵەیە لە ڕووی زانستیەوە جەنابەت لەوانەیە یەک شتێکە هەیە زۆر مهمە باسی بکەین ئێمە ینی شتێک لە بیری خۆمان بەرینەوە هیچ پارێک نییە لە ئێستا دەفتەرێ دۆلار دابنی دەوەرە قەباتێ ماگانە ئەوەی کە وایوت یەکسەر دوورکەوە نمونە زۆرە بەڵام سیرەکەی لە ڕۆژانە بە بەردەوامی ئەمە دووبارە بێتوانین تەوعیایی بە خەڵک وشیاری بە خەڵک باسیەکەی بە مەقالە قساکەی لە ڕۆژنامە لە گۆبارەکانە لە سایتەکانە لە کەناڵەکانە من هەموو ئابووری ناسانەوانی کە لەم بوارەیە شارەزان بە ڕێزەکە خاوەنی تەجروبەی لە بازاری دۆلارە کاک ڕەنجکە خۆی خاوەنی بەرنامەکەی و چەنەها برادرانی تر کە قسە لەسەر ئەماکەن تەوعیان بە خەڵک بەڵام خەڵکێکی هەرتی ئەکەوێ یان ئەوە تا نازام مەسلەی ڕەتی بە وشیاریەوە وشیاری پارەپیاکردن هەیە زانێ پایکە بەس نازانێ چۆن هەڵی سوڕێنێ ڕێخستنەکە یانی ئێمە پێویستمانەوە هەیە بەڕاستی خەڵک وشارکەینەوە خەڵک ڕۆشنبیر بکەینەوە لە ڕووی ڕێخستنەوە سپاسەکە مامۆستا با بچمە هەولێریش کا کوونەر لەبارەی دراوی ئەلکترۆنیەوە تۆ قسەم بۆ بکە ڕاستیەکەی
با بڵێن ئەمەی پای بە دیاریکراوی پارە خواردنی تەیەکەوێ یان نا بە کورتی جوابم بەرەوە یەک شتی تریش لەبارەی پێشببینیت بۆ داهاتووی پای ئیتر چەند ڕۆژی داهاتوو ناوردە وردە هەندێک با بڵێن داهاتوویەکی کەمێک مام ناون پێشببینی چی بۆکەیت بە کورتی سوپاس دەکەم. زۆر باشە زۆر باشە لە ڕاستیدا پای نەتوەرێک بە هیچ شێوەیەک پارە خواردنی تێناکەوێت بە هیچ شێوەیەک ئەمە دەگەڕێتەوە سەرەوەی کە کەسەکە وەکو مامۆستایانیش باسییان کرد کەسەکە چەندە واعیە یعنی مەسلەی هۆشیاری ئەوە پەیوەندی بابەتێکی ئەساسیە بەڵام بە هیچ شێوەیەک پارە خورانیتیان ناکەوێت و بگرە باکسەوە ئێمە لە ڕێگای فری ماینینگ بەدەستمان کەوتووە ئەمە یەک لە داهاتوودا ئێمە پێشببینی زۆر باش بۆ پای نەتوەرک دەکەین ومێد دەکەین دوجار لە دەستی ئێمە نییە نرخەکان ئێمە کۆنتترۆلی ناکەین ئەمە بازارە کۆنتترۆلیەکە بەڵام ئێمە بەپێی ئەو بەدواداتونانەمان و هەروەها بەپێی ئەو پرۆژانەی کە پای نەتوەرک و تیمی پای نەتوەرک هەیەە گومانی تیانە نرخەکانی زۆر تێدا بەرز دەبێتەوە ئێستا کە فەوزایەکەیە لە بازارەکەدا بەڵام لە ڕۆژانی داهاتوودا سابت دەبێت بگوان هەر چونکە خۆی پایت هەیە خۆت پایت هەیە با بڵێن هەر پێشنیازی کڕینی پایەکەی یان بەڕاستی دراوی دیکەی ئەلکترۆنیمانەیە خەڵگەکرێ با بڵێن بە نەرێنی بە ئەرێنی با بڵێن چاوی لێ بکە سێری بکە بۆ کڕین باسم لە کوردستانەوە تقریبان واز لە بیتکۆینیش بێنەوە بیتکۆین بە کەس ناکڕێ ئەوستاس تووشی کێشەمەکە ڕجان ئەوەی ڕاستی بێ من وتم لە هیچ ڤیددیوەکمان لە هیچ فێرکاریەکمان نیمە کە بڵێمە خەڵک ئەم شتە بکڕە ئەم شتە بفرۆشە ئەوە کاری من نییە ئەوە دەگەڕێتەوە سەر تەماح و با بڵێن ڕیشی کەسەکە ئایا کەسام ڕستکەکە یاخودنا ئێمە شتەکان شی ئەەکەینەوە دوجار خەڵک خۆی بڕیارەدا کە ئایا بیکڕێ یاخود نکڕێت لەمە دو هەرچیە ڤیددیۆیت هەبوو ژمارەی خۆمت ئێمێ بە وەتسەپ بۆم بنێرێت خوا ئەزێت بزانم چی بکەین چی نەکەین دەست پێ بکەین وەڵاهی تر بڵێم سی کاک دانا تۆ لە بازار ڕیت بەڕاستی چۆن خەڵکێک دڵنیا بێلەوەی کە پارەکەی ناخورێت ئێمە باسی چوزانم ئاگا لێبوون مەسلەی ئیدارەدان ئەوانەمان کرد هیچ ئاماژەیەک هەیە پێش ئەوەی کە پارێکی دیاریکراوە بخورێ ببرێ کەسێک پاری ئەم خەڵکە ببا ئاماژەیەکی سەرەتایی هەن بۆی تۆ هەستی پێ بکەی ئەم شتە بەرەو ئەوە ڕوە هیچ زمانێکی یاسایی یا ئیجتیماعی بۆ مەسایلی پارە وڵای پرسی یاسایی یەکێک لە پرسیارەکان زمانێکی یاسای ئیجتیماعی هەموو یاساکان و هەموو زمانەکان لە دوای حەدەسەکان قساکەن مرۆڤ مامۆستا قسێکی زۆر جوانیگر خاڵی چوارین بەکایەنە بێ ڕێخستنی بۆ کاروبارەکانی وەختێک بۆ بەرهێنانی خۆتی تای لەگەڵ ئەوەی کە یاوتە لە دەزێکیشی کە یا پارەیەک ماڵەکە داوا لە دەزێکیش کە فەرقی من ماوەی 5 ساڵە هەموو هاوڵاتیان هێرمی کوردستان ئاگادار کردەوەی چه ماڵی هەیە پارەی هەیە پێویستی پێی نەتوانێت زێر بکرێت بە 1960 بوو ئۆنسێک زێر ئێستا تقریبا نزیکی 3000 دلار بووتەوە و پێشبینەکانیش تا ڕادێکی باش زۆر دەرچوو ئێستاش ئەوی پارەی هەیە زێر بکرێت زێ هەر کانزایەکە بێت لە دنیا زێرە خۆ بەرەونەمانە دراوەکانیش مامۆستا هەمووی تەزویرە لە دۆلاری ئەمریکیەوە هەتا تمەنی ئێرانی لە ئاستا دلار دراو تەزویرە هیچ درایەک پاڵپشتی دارایی نیە هیچ درایەک بە ئاڵتونە بەساوت دیارە بەرنامان زێمە زۆرتر کردووە لەسەر ئەم بابەتە نامانە بچین تەفاسیلەکەیەوە کانزایە کەما بێتەوە بۆ سەرچاوی ژیان لە بەشەریەتە ئاڵتون زێرە و هەند دوو دەنگۆ هەبوو ساڵی 2024 کە زێڕی نەگانە 3000 یەکێشان ئەوەی کە سین کانێکی دۆزیەوە 3000 تەن تەمەن 3000 تەن لەگەڵ خۆڵ و شادەمارە تاشیەکەیتەوە هیچی وای نامێنێتەوەش دیعاە دەرچوو دووەم هاتنی ترامپ لەبەرەوەی کە سوودی بانکی ئەمریکا دەستکاریە کات و بگەڕێتەوە ئاستی پێشووی خۆی و وردەوردە نرخیکان زادا بەزێتەوە بگەڕێتەوە ئاستی یەکەم بڕوان بە هیچیان نەبوو وە قسەکە شماتە دی باشە ئەو چەند ڕوودا و دیاردەیە کە هەبوو نە هەرێمی کوردستان یعنی وای کرد ڕاستیەکەی خەڵک کەمتر پارە بخاتە ئەم جۆرە ئیشانە و لە هەرێمی کوردستان یان نەخێرێشتان هەیە بەڕاستی من لەم ڕۆژانە گوێم لە کەسێک بوتی هێشتان ینی ئەو کەسێکی دیاریکراو هەبوو ئەم پرسە لە دوای ئەوە بە دیاریکراوی زۆر تەقیەوە زۆر لە میدیاوانەشا باسکرا ئەوەی ڕانیە بوو پێم وابێ ئەڵێن هێشتان پارەی بۆ بن دوای ئەوەی کە ئەو وایە ئەو مەسلەیە کەم بۆ تۆ دوای ئەم دیاردانەیان هێشتان هەیە پرسیارەکەت لە منال بەڕێزت ئێستاش تا ئەم دەقێ پێم وایە نەختێ بە زیاتر قسەی پێم وایە ئەگە لە سا پەنجای کۆمەلگای کوردەواریەوە بەرهێنان بکەن پارەی لە سا 25 خەڵچان پێ من بەبەستم لەوە نیە ینی
چینێک گوناهبارکەم بۆ چینێکی بە زیانی زۆربەی خەڵک ئەو داهات و سامان و پارەی کە پێێتی بە تاقی تەنایی خۆی نیە یە کۆمەڵی خەڵکی کەشی لەگەڵایە پێێتی هەندێک جار خۆ ئەمە نیە ئەمە هەمووی کە باسەکەین خراپێت و بخورێت و بێمتمانەی دروست بێت و بەڵام کۆمەلگای کوردەواری شتێکی هەیە خەڵکی کاسب باوەڕی بەوە هەیە بێتە دەرەوە مەعیشەت و ژیانێک بۆ ماڵ و مناڵەکەی پێیا بکات بەڕاستی چەندی متمانە بە خۆیەتی کابرا چەند متمانەی بە خۆتی چەند ئینسانێکی دامەزاوە چەند عاقڵە ڕێک پێشی وایە بەرامبەرەکەشی وایە بۆیە ئەکەوێتە هەڵەکەەوە پێی وایە کابراش ئەم پیاوە پیاژی کاسب و عاقڵ و ڕێک و پێک و دامەزرا و پیاش پیاوانێ ئەمە کە پێناسی خۆیەکە کابرای کاسب پێشی وە ئەوەی کە ئەمیژیشی لەگەڵاکە هەر بەو شێوەیە ئەم بەڕاستی ئێوە کە سابەتی لەگەڵاکە نازانێ ئەو بەو شێوەی کە بیرەکاتەوە سامانێکی زۆری بێ بەلایە کۆتایی بە هەموو شتەکان بێ یەکشتی تریش لەوە چێ کاریگەری هەبێ بەڕاستی مرۆڤی کاسب ئینسانی کاسب هەڵبەز و دابەز ئەڤینێ ئاساییە بۆی یعنی پێی ڕاهاتووە بەڵام خەڵکێکی دیکە کە پارێکی دیاریکراوە خاتە ئیشێکی دیاریکراوە پێدەچێ هەڵبەزینەکەی پێخۆش بێ بەس دابەزینەکەی نەختی قورس بکەوێتەوە لەسەر طبیعەتی مرۆڤ وایە بەردەوام حەزی لە سوود و قانجاجە و سروشتی ژیانی شەر بەو شێوێت زەرەرەکان کەمترن لە قانجازەکان ئێوە لە بازار پێشببینی چی بۆ نرخی دۆلارەکەن بە کورتی پێم بڵێ ئەوەتی دۆلار هەیە من دایمان پێشببینی خراپ بۆ نرخەکەیەکە پەیوەندی بە بارودۆخی سیاسی عێراقەوە هەیە یەکێک لە هۆکارەکانی شکانی دۆلار لەم دوسێ ڕۆژیا بۆ نمونە ئەگەر 500 نارەزاد نایلێ بێتەوە پەیوەندی بە بڕیارێکی سیاسی عێراقەوە هەیە کە ئەڵە پێویستە هێزەکانی ئەمریکا جارێکی تر خاشی عێراق بەجێنێڵن ئەگەر ئەو بڕیارە نەبووە دۆلار دەمێک بوو 150,000 جایکە بەجێشتوە واتە دارایی لە هەموو عالەمە هیچ یاسایەک پاڵپشتی ناکات سیاست نەبێ سیاسەتی هەر وڵاتێک سەرکەوتو بوو دارایەکەی سەرکەوتووە شکستی سیاسی هەر وڵاتی و حکومڕانیەک پەیوەندی بە دارایەک زۆر بە کورتی پێشببینی چیت بۆ پای هەیە پێشببینی چیت بۆ دۆلار هەیە بە کورتی ماوە بۆ پای وەکو پێم وتی پەیوەندی بە بەکارهێنەرەکانەوە هەیە وشیاری بەکارهێنەرەکان تا چەندێکن بەڵام تەسەوڕەکەم بەرز بێتەوە چونکە ئێستا وڵاتانی هەژار ئەیفرۆشن $1 و $2 بۆ ئەوان زۆرە تۆ سەیری لای خۆمان مەکە ئێمە تەمۆحی هەیە یەکسەر پای جەمپا بۆ $100 و بۆ ئەو مەبلەغە زۆرانی کە هەیەنەوێ ئێستا $1 بۆ وڵاتانی ئەفریقا وڵاتانی هەژار کە هەیەە زۆرە مەبلەغێکی زۆرە کارڕونە و بۆ دۆلاریش وەکو کاکەوتی کاکدانا بەڕێزی وتی من حەزەکەم وەکو پێشتر مش قسەم لەسەر کردووە خەڵک ئەوەی کە ئیش ناکا پارەی هەیە و داینەوە بار $2 نەبێ بیکا بە ئاڵتونەکە وەکو پێم وەکو باسییان کرد ئەچێتە بواری تەکنۆلۆژیا و پیشەسازیەوە ڕۆژ بە ڕۆژ بەڕۆ دەوڵەمەند بەڵام یەکشتی تریژ هەیە بە زۆر پێتان بڵێ من ئەوەی کە کاکدانا نەیوت منێڵێم دراوی سیدراژ هەمان مستەقبەلی پای ئەبێت یعنی خەڵک دەتوانێت سیدراژ جەولی ئەگرم مامۆستا سامان ئەحمەد خلیج ڕوونە دوبەی ئیمارات سعودیە گاڵتیان پێ ناکرێت مامۆستا سامان ئەحمەد توێژەری ئابووری سوپاس دەکەم کاک دانا مەولود شارەزای ئاڵوگۆڕی درا و سوپاس بۆ ئێوەش کاک هونەر نایەمەوە لاوتێ مشکلم بۆ دروست مەکە بۆی مشکلە بۆ دروست نەکەم تەنها سوپاس دەکەم هونەر هێز شارەزای مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی گەلێک سوپاس دەست خۆش سوپاس دەکەم لە خێرا بن